کەمین شت من وابی دەکەمەوە ئەنی هەچ کەسێک کە لە سەرمەرگا بە هیچ وەسێتێکی کرد پێویستە کەسانی خۆشەویستی ئەو وەسێتانەوەکو خۆی جێبەجێ بکەن ئەو کۆتا ئاواتانە چکەمە پێویستە بە ڕۆحەوە پێویستە ڕۆحی ئەو کەسە شاد بێت زۆر گرنگە ڕۆحی ئەو کەسە کە ژیان بەجێڵێ ڕۆح بە ڕۆح شادی بڕوات کۆتا وەسێتەکان زۆر پیرۆزن پەیامی قوڵی ئەو ڕۆحەن کە لە ئەنجامی ئەو هەموو هەوراز و نوشەوی کە ئەو ڕۆحە لەم ژیانە و لەم ئەزمونە و لەم ژیانی کە هاتۆ بینیوێتی هەموو ئەم وەسێتانەی دایکم کە کردوێتی لە ئەزمموی زۆر قوڵەوە هاتون لە ئازاری زۆر قوڵەوە هاتون دایکم ڕاستە چەنگلەیەکی شەرپەنجەی هەبوو بەڵام دایکم هەموو گیانی برین و ئازار بوو لەو ئازارانەوە ئەو وەسێتانی دایکم هاتووە بۆیە بێگومان هەمووی مەکو خۆی جێبەجێ کردووە بەس ئەوە نەبێت کە لە ماڵەکەی خۆیانە بوو ئەویش لەگەڵ ڕێزم بۆ دکتۆر شێرکۆ بۆ هاوڕێیانی کە پێیان وتم بۆ پیاو ماقوڵانی ئەم شارە بۆ ڕیش سپیەکانی ئەم شارە بۆ مامۆستایانی ئاینی بۆ دکتۆر هەڤاڵ ئەوەم نەکردو هێنامە قبرسانەکەی ئەڵڵایی ناشتمان و خەڵکی ئەڵڵایش داوای ئەویانە کە شارۆچکەی ئەڵڵایی کە ئێمە 3-4 ساڵە لەگەڵ یانە ئەژین کە بوون بە کەس و کارمان کە ئێمە بوون بە کەس و کاری ئەوان کە دایکم چەندین ئیشی بۆ ئەم دەڤەرە کردووە کە بەرپرسان و دەسەڵاتدارانی ئەم دەڤەرە چەند بەتەم دایکمەوە بوون چەند ڕێزیان گرتووە چەند احترامیان کردووە هاوکاریان بۆ کردووە ئاسانکاریان بۆ کردووە بۆیە حەزماگینە دایکم سلێمانی خۆشەوێت بەڵام ئەو ئازارانی کە چشتی لە هەولێر و سلێمانی گیانی ئەم بڕیارە خراپی باری دارای هۆکارێک بووان هەم خۆی پۆستی کرد و خۆشە چەند جارێک باسی ئەوەت کرده بوو ئەمە کەس نەبوو کە بتوانێت ینی دەستی هونەرمەندان بگێ بە تایبەت دەستی دایکت بگرێ کە یارمەتی بن دەرمانی بۆ دابین بکەن گەمەی شت لە کاتێککە نەخانی شەو من لە دوانێکم ما خەڵک بەنی بەداخەوە خەڵک کۆمنتی زۆر نشیا و ناشرین ئەنووسێت ئەمێ مانگی سێ کە ڕوویە دایکموتی ڕۆڵە عیبە من هەتاکەی هەموو جارێک هەر داوا بکەم خەڵکی لە من مستحقتر هەیە هەمیشە وای ئەنی وایدا ئەنا کە خەڵکی لەو بە شایستەتر هەیە کە پێشمەرگەی دێرینی لەو برینارتر هەیە کە قاچی نەماوە کە دەستی نەماوە کە مستحقی ئەوەیە کە حزب ئیشی بۆ بکە یعنی ڕووی نەئەهات ئینسانێک بوو لەخوا بە زیابێ ئێستا کە من دایکم لەژێر خاکایە بستە ئەرزێکی هیچ بەناوە نییە ینی بەسەروەری مرد حەزی ئەکرد هەمیشە لەسەر گیرفانی خۆی بێت هەر ئێوت معاشەکە ئەدرێ خۆم بەوە ئەڕۆم شارەسەری خۆم ئەەکەم هەردانی بە خۆیاگر هەردانی بە خۆیاگر هەتا بوو من ئەو پۆستەم کرد تر پۆستەکەش لە سوشال میدیا من نەمزانی باوالە باوەڕان نەبووم ئەو پۆستە ئاوا لە سوشال میدیایە بڵاوێتەوە و زوێری منیش لە کەناڵی کورسات حەزەکەم لێرە ئەوەش ڕوونکەم بەڕاستی زوێربوونی من لە کەناڵی کورسات دایکم ساڵێکە لەسەر جێگەی نەهاتوون چەند حەڵقەی بەرنامە کرا وێنەیەکی دایکمیان دانەنا دایکمان لە ڕیکلامەکانە دانەنا چەند ساڵە نەهاتوون لە دایکم بپرسنەوە تەنها لە کاتێک ئەڵلقەکانی بەرنامە تۆمار کرا لەوێشە ڕۆڵەکانی دایکم بچووگە کرایەوە لەوێشە دایکم لە گرتەکانە دانە ئەنرا لە ڕیکلامەکانە دانە ئەنرا پۆستەری بەرنامە بە گەورەی لەسەر شاڕەی شەستی بازنەی بەلیگ مەحموود دانرا بس دایکمیتیانە بوو یەکەم ڕیکلام کە کرایەوە بۆ بەرنامە وێنەیەکیان دانا بەس وێنەکەی مەکتەبەکەی مستەریان دانا هەموو ئەندامەکانی تیا بوون بەس وێنەی دایکمیتیانە بوو دایکم زۆر خەفەتی خوار لەمە بەمە دایکم هەر ئەیوت و ئەیت بۆچی ئەوە نەبێوەفان من خاک و کورساتم دروست بەڵێ چاوەڕێ ئەو بوو کە موچەکەی خۆی لە مانگی 11 موچەی وەرنەگرت بوو چونکە خانەنشین کرابوو چاوەڕێ ئەو بوو لەگەڵ دکتۆری شاقسەی کردبوو لە بەغا کە خێرا موچەکەی وەرگرت بڕوا لە بەغا جگەری عملیات بکات کە 14 ملیۆن بوو بەڵام بە حکوومەتێکی گەورە و گران و بەم هەموو حیزبانە بەم هەموو خزمەتەوانیان توانی نەشتەرگەرێکی بۆ بکەن بەداخەوە زۆر گرنگە بۆ بەتابەت نەبوونی شوێنێکی مانەوەش کە خانێکی خۆشی هەبێت لە دوای چی ساڵ زیاتر خزمەت بەتاکید ئەگەر هونەرمەند ڕەفاهیەتی هەبێ وەکو هەموو هونەرمەندانی دنیا لە ژیانێک و خۆشگوزەرانیەکی گەورە و بەرزا بێت نەخۆش ناکەوێت ئەو هیچێکە لە خاڵەکان بەتایبەت بەڕاستی ئەبینیت یەکێک های لایف بژی نەخۆش بکەوێت زۆر بەکەمی ئەوانەی کە ڕەنج دێرن تێکۆشەرن ماندوون پێشمەرگن مامۆستایەکی ماندووە هونەرمەندێکی ماندووە تەمەنێکی ئەو تۆشی نەبوو 63 ساڵ چییە تۆ وێران ببیت و بە 3 مانگ کۆتایی و پێبێت ئەو هەموو هاوارش کە کردی کەس ئاوڕی لێ نایەوە لەبەرەوە من ئەڵێم بۆتە کللتور بۆتە نەریت و دابوونەریتێکەی کورد ئەبێ ئاوا هونەرمەندەکانی بژین و ئاوا بمرن و ئاوەش بەڕێ بکرێن بەداخەوە